ئێستا بۆ خۆمەوە سیارەی خۆمە من ڕوونم لە سعودیا هێناوە لە سعودیا لەگەرە خۆم هێناوە لێرە ڕوونی بگۆڕم چکە سیقەم بە ڕوونی ئێرە نیە بەڕاست بەخۆی زەرەکەی چ لەزاری بوو ئەلعام بۆ 400-500 دەفەرمووە ئەوەی غەش بکا لە ئێمە نییە دەبی سیارە گەرمیکەی دەبی ئیلا ئیش پێ بکەی 5 دقیقە 10 دقیقە ئیشکا بڕوات سبەینا سیارە گەرمکردنەوە چ ئەسڵ و ئەساسی نە ئەو شتێ نییە والله لە هەموو زێکی هێرزانتر کەلەکە ئەم کاتەتان باش بینەرانی پایتەخت میدیا لە پیشەسازی قەزای خەباتین دەمانەوێت لە ئیش و کاری فیتەرەکان بکۆڵینەوە دەمانەوێت هۆکاری زۆری تێکچوونی ئۆتۆمبیلەکان بزانین و دەمانەوێت بزانین چارەسەریەکان چین لەگەڵمان بن. وەستا ئیشێنگۆ زیاتر لێرە ئیشیمە لێرە گێڕعالیە دەکەین ئۆتۆماتیک هەیە گێڕ تێکچۆ گێڕەکەی چارەکەینەوە تعمیر دەکرێتەوە هەیە بەکەلک نایە دەبی بیگۆڕی گێڕەوە بە جیاز فەحز دەکرێت و ڕوونەکەی فەحز دەکرێت دیارە زەختی لێ دەکەن ئەو ڕوونەکەی تاخیر دەگۆڕی زیاتر بە چ گێڕ تێک زیاتر بە ڕوونەکەی تاخیر دەگۆڕن و دوای کاریدی هەیە ڕوونە هەیە زەختی لێ دەکا هەیە سارە ئاسی دەبی زۆر زەختی لێ دەکا گێڕەکەی تێک دەدا هەیە بە گەرمی شتێک دەچی زۆر گەرم دەبی گێڕەکەی تێک دەچی ئەگە سیارەك لە تۆماتیک لە عادی بکەنە تۆماتیک چەندی پێدەچی چی واللهی زۆری پێ ناچی دەکنەوە سبەینێ دەینی مەغرەبێ دەباتەوە تەکسیە ئیشیمە زۆری تەکسیە ئێستاوە پیکەمە و زۆر سارێکی هەیە ئەلەنترایە شۆفەر لێتە ئەو سارانش دەبتە تۆماتیک لێرە ئێستاوە دێ جۆزەی گێڕی تێک چۆ ڕاوەستای جۆزەکەی چۆن چارەسەر دەکەنەوە ئەوە کێسەکەی دەبتەوە و جۆزەکە دەگۆڕین و هیچ مشکلەی نامینێ و پێچوەکەی چەندی تێدەچێت وڵا سەعاتێک سەعات و نیوەک تەواویش دەبی ئینشاءڵڵا هەیە بێ بڵێ بەس ئەوە سارەکەم بۆ لە کۆمپیوتەر بدەن هەیە لە جێشتی چارەکاتەوە ئەمە بەس لۆی فەحز دەکەنەوە جەبەرلی خۆیتی زۆریش بەس دێلن نەک بباتە جێشتکە چاکە پانزی نییە لە باندێ ئەتیادی پێ دەکەین مشکلینە بەس ئەگەر پانزی بیتن نا لێ بسەری دوور دەکەینەوە چ دەکەیەگە باس والله ئەوە ڕوونی ئەو گێرەمە گۆڕیەوە ڕوونی تێ دەکەین لەرام سعیبی هەبوو گێڕ والله گێرەکەمان گۆڕیە لێ هەبوو مشکلی هەبوو ئەوەش گێڕیتە ئەوەیە تێک دەچی بە خودای زەختی لێ دەکەن ئاسی دەکەن ڕوونی ناگۆڕن دەباندێ زۆرەوە دەباندێ دەسووتێتن گێڕی ساعتێک ساعت نیوەک سارە گێر کامل دەبیتەوە ئەوڵام بڕنەوەیش دەکەن جۆرە سارەك دێت والله هەموو جۆر سارەکە زۆر بێ سارەك هەیە بڵێنەوە زۆر گێڕ تێدەچێت ناوڵە فەرقی نییە لەکەم ئەمە سارە شێبیتن کە غەرادیمان نەبیتن ئێرەمە بەس کەیە کوری یابانیە ئەوی احتیادیە مشکلە نییە ئەو سیارە توش مشکلی بێ دوکاری دەکات دوکاری دەکات ئەساسی یەکەمی هەموو ڕوونە دووەم دێتە سە بانزیمان خراپە ڕێزمەیان دە بانزیخانە بانزینی باشە بەس هەندەکەی خراپە ڕوونەکەش کە ڕوون دێتن تازە دەینیتن هەندەکەی خراپی دەین هەندەکەی باشی دەینیتن ڕوونی خراپمانەیە باشمانەیە سایقش نازانی فەقیرەتی ڕوون دەگۆڕین ڕێزم ڕنگۆڕی باشەیە هذا ڕنگۆڕەیە خراپە ڕوونی ڕەنگە پستنە کاسکێتە وەلفە تێک دەچی لۆی دەگۆڕی چاشی دەکەین دەڕوات دەیرێنی چاوت لێبیت بانزیمان خراپە ڕوومان خراپە زەختی سیارەکانتان نەکەن ئێستم شای ناو سیارێکە مەشینی قیڕە ئەوە ڕوونە ئەوە ڕوونەوەی لێ کردیە ڕەشی کردیە بۆ خۆی ناومەشی دەبی زەرد بیت ئەوە سەبەبی ڕوونە سایق سیارە فەقیر نازانێت ئێستاکە ڕنگۆڵی ڕوونەکی باشمە تێ بکە ئێ نازانێت سوڕنەکە ئێستا ئەو سیارە دووکاری دەکرد بەیانینایەکە من دووکاری دەکرد لە سقای تێکسووە لەبەر ڕوونی خراپ تێکردیە تا ئێستا 50,000 شتیە زۆر کەس تیکتۆک بەڵاو دەکات لەنا سلفی لێ دەبڕۆ ناوە نییە دەبی سیارە گەرمیکەی دەبی ئیلا ئیش پێ بکەی 5 دقیقە 10 دقیقە ئیشکا بڕوات توکە لە خەوەستای دەتانێک سە لە بنجێ بڕۆی ناتانیش خەو بەردی نەدایە دە چاوی خۆت دەشتۆ قسەیدانش ئەوجە سیارەش بز زەبەدەو هەیە ئەو ئیلا گەرمیکەی ڕوونە پەیتە ئەو ئاوە ساردا کو سلفی دێک سەر دەڕۆی بەڵ ئەخەس گەر تۆماتیک هەفتەی ئۆباما شای ناکردە من لە چۆمان لەنا بەفری هەفتەک بەجێش بکاوە چوو بە ئیران هاتەوە لە بەفری سارەیشی نەکرد هینا ئێرە چەند ویست مامەشەی تەقی بوو بە پریمیزلیاندا بوو ئاگریاندا بە چۆمانەوە هەلاتە بوو ئەوە سەبەب بانزینە بەخوای هەزەی پێنجشەم کردبوو شەمووی پستنی شکانەوە چارقل
ئەوە سەبەبی بانزینەوە سیارەوە لە هاتیە بە بانزینی مەوای لە هاتیە ئەوە ڕەنجە سەبەب بانزی پستنی شکاندیە ئەوە بیەمە هەردووکەش پستنن ئەو مۆسانگە پستنی شکاندی سەبەب بانزینە بنزینەکەی خراپە و زەختی زۆر لێرە. بانزی خراپە و سایقمان زەخت لێ دەکەن سەوتی تەزجیری دەدەنێ گیان لێ نابی کە مشت لێت داتەوە. ئێستا داوای مارۆنیتان کرد ڕەنگی مارۆنی تەماشا کۆدی توێتە سێ ئارسێ نۆ بابەتمان تێکەل کرد حتا ئەو ڕەنگە دەرچوو ئێستامشا ئەوە بەس ئێسەوە بەدەستی ناگیرێت توی لە کۆمپیوتەر نەبی نۆ بابەتمان تێکەری یەک کرد ئەتە بابەتی دایتەوە ئێستاەوە تەقریبان 50 غرامە بە 3000 ئەوە لە شوێنی تر گرانترە بەڵام ئێمە حسب لەگەوەی کە سینایی دەگونجێن هەمووی جینار و برادر وشتان خەبات بەعام یعنی لە سنای هەموو لێرەشتی هەرزان طبعا بەتەکید هەمووی هەرزان خەڵک لە شوێنی دیدێتە ئێرە بەتەکید زیاتر. والله ئیشی من لێرە فیتەریە سارەی تعمیر دەکەن گێڕی تعمیر دەکەین تایە و مایە و ڕۆت و ڤۆلتە و ئیشانە دەکەین. زیاتر ئەو مشکلانەی تووشی سارەی دەبنسن بەخوای کێشەی سیارەی چییە؟ پێش ئەوەی جادەکان گەلە خراپ بوو ڤۆلت و ڕۆت دەڕۆیشت بەس ئێستا لە خوای بەزیادبی جادەکان باشە یەک کێشەمانمایە کێشەی ڕوونی خراپ و بنزینیش جاران زۆر باشە ئەوانەی حکومەت تەوزیعی دەکا حسەکانی زۆر باشە جاران بنزین ئەوەی حکومەت دەداتن ئەوەی حسەی زۆر باشە بەس ئەوەی دیدەینی جاران ئاوە بەس ئەوەندەی بنزینە ئەو کێشەمان هەیە ڕوون ئاوی تێکەل کردبوو ئەوە سەبەبی ئیهمالە سایق ئیهمالە مەسەرەن سبەی ناوەکی داتە ئیش ڕوونی فەحەز ناکە ئاوی فەحەز ناکە ئەگەر بێت و ئاوڕوونی فەحەز بکە ئەو کێشەمان نامینێت وەڵڵە سبەینان وەکی لە خەوێ هەلدەستی پێشی سیارە بدەیشی تەمەشای تایەکان دەکەی تەمەشای ئاوڕوونی دەکەی توش کێشەی نابی بەس ئەگەر ئەتو بە ئیهمالی ئارێ وەڵڵا معەدەل توشی ئەو کێشانە دەبی سبەینان سیارە گەرمکردنەوە چ ئەسڵ و ئەساسی نە ئەو تشتە نییە پێش تو سیارە وەستایەکی دیگوتی بە ئەوشتە هەیە پێویستی دەزانی لۆ نییە چونکە ئەوە ئەو سیستەمە دروست کرایە ئەتو کوسویی دەکەی و بنزین یەکسەر تێتە نۆزلی یەکسەر کوداتە ئیشێ ئۆیل پەمە ڕوونی ڕادەکێشیت ئەو مەسەلەی گەرم و مەرمی ئەو شتێنیە پێویست ناکە ئەم بەخۆمەوە 35 سال ناو ئیشەیمە گەرم ناکە هەشتا و هەفتی ئەم لە ناو ئیشەیمە واللهی لێرە لە خوای بەزیادبی وەستای زۆر باشی هەیە یعنی بڕات بکە مشتریمان هەیە لە هەولێر تێ لە مووسڵ تێ لە دهۆک تێ لە ئاکرێ تێ لەو گوندانە تێ یعنی وەستای زۆر باشی هەیە لەوەی وەستای باشێ سعرەکەیشی هەرزانە بەخۆی سعر بەنسبەت ئێرە یعنی نیوانوێ لەوانەیە ئێمە لێرە مەشنەی بە 100,000 بکەینەوە لە هەولێر بە ڕقە و نیوی دەکاتەوە مشتریمان هەیە لە بە هەرزانیەکەی لە بە باشیەکە شتێت هۆکاری سار هەموو لەسەر بنزین و ڕوون و ئەو شتانەیە یعنی ڕۆنی خراپ بزوێنەری تێک دەدا چکو لەبەر ئەوەی هەیە شلە هەیە پەیتە هەیە مەسەلەن کۆلیتی باش نییە ئەوجا هەموو کەسێک خۆی پێ باشە و ئەو شتانە دەینی بەناو خەلکیەوە بەڵاو دەکە ئەوە دەمین لەسەر چش لەسەر شەریکەی ینی بەرپسیارێکی هەبیتن بلێت کاگە نابی ئەو نەوەڕوونەی بینی شتی خراپ ناوی بە خەلکی بدەیت مەسەلەن بنزین بۆ بنزین هەندێک خراپە و هەندێک باشە هەندێک مام ناوەندیە یعنی لەسەر چییە لەسەر کۆلیتەکەی باش نییە یعنی بەخۆم تێم کردە نیوە ئاو بووە بنزینەکە ڕوونم تێ کردە بوویتە ئاو یعنی ئەنە خو مەسەلە بنێ فیتەر وڵای هەمویان باشن فیتەر هیچ خراپ نینە فیتەر بۆ خراپە فیتەر تەنها ئەوەیە شتەکان جێبەجێ دەکە والله سارەم هیچ کێشەی نەبوو مەشینەی نەکرابەوە ئۆیلپەم لەکردم پێ بوو تەلەفۆنی فیتەریم کرد گوتی بینە ئێرە گوتی مەسفی پیس بیا مەسفیمان خاوین کردو ڕۆیشتم گوتی هاتو بڕۆ تەواو وەڵا ڕۆیشتم لە ڕێ مەفرەقی کەورگۆشی دیسان پێ بووە گوتی بکوژێنەوە پێکەوە وڵا کوژانەوە پێم کردەوە گوتی میکاکە وڵا دیسان پێەیە گوتی کێشەی نیە تا ڕوونی و چش بەسەر بکەویت وڵا دوایێ تەقەتەق لێ هات گوتیم هات گەڕامە گوتی وڵا مەشینەی ئەگەر ئەویت پەمەکەی بگۆڕە باە یعنی کێشەم نەبوو هیچ کێشەی نەبوو بەس وا قسمەتەکەەوە هەیە بەخۆی زەرەکەی چ لە زاری بوو ئەلعام بۆ 400-500,000 مەشینێش بە 6 وەرەقەی وڵا گرانە بە 6 وەرەقەی نرخیان باشە سعریان باشە معاملەیان باشە بە حەدادەوە بە فیتەرەوە بە وایرمەنەوە هەمیان وڵا ئینسانی باش یەک لێکی باشترن سابەت و لە دینی ئیسلام کە سابەت چۆن باز دەکرێت
البته بحكم ئەوەی ئێستا مەلە سیناعینە و سناعی چاکردنەوەی ئۆتۆمبیلی گەورە و گچکە لە قەزای خەبات هەر کەسابەتێک ئێمەی مسلمان بیکەین ئەوەل شت کە دەیکەین دەبێ بە دڵسۆزی بیکەین دووەم دەبێ بزانین ڕقابەیەکمان لەسرە لە ئاسمانەوە لە لای خوای گەورە کەوا ئەگەر ئەو کەسابەتە ئەو کەسەی کەوا حەقم دەداتێ وەکو خۆی حەقەکەی نەدەمێ ئەوە ڕستەکە حرام دەبێ پێغمبەر ساسم دەفەرمووێ من غەشەنا فەلەیسە میننا دەفەرمووە ئەوەی غەش بکا لە ئێمە نییە غەشکردن چۆنە مەسەلەن بوون من ئێستا من سارەی خۆم بیناوەتە سیناعە کە لە سبیانێوە تا ئێستا بەجێم هێشتیە ئەو فیتەرە و خۆی و خوای گەورە دەزانی چی بەسەر دێنێ و چی دەکا و چی ناکا خۆ من لەسەر سەری ڕاناوەستم بە ڕۆژێک سبیانە هەتا ئێوارە بۆیە دەگەڕێتەوە سەر شخصیەتی ئەو کەسە و دین و ئیمانی ئەو کەسە کەوا سیارەکەم لەبەردەستی داناوە ئەگەر ئەو کەسە لە خوا بترسێتن بە دڵنیایەوە هەم ئیشێکی جوان دەکا هەمیش وا دەکاتن کەوا صاحبی سیارەکە ئیسراحەت بکاتن لە دەست سیناع و ئەوانە و دوای ئەوەش بەداخەوە دەرێن بەداخەوە ئەو سیارانەی ئێستا دەبینین لە سەناعەت زۆربەی هەرە زۆریان کواڵیتی ڕۆنەکانە ئەوە زۆر خەتەرناکە ئێستا بۆ خۆمەوە سیارەی خۆمە من ڕوونم لە سعودیا هێناوە لە سعودیا لەگەرە خۆم هێناوە لێرە ڕوونی بگۆڕم چکە سیقەم بە ڕوونی ئێرە نیە بەڕاست ئەو کەسەی کەوا ساحێبی ڕوونەکەیەوە هەم دەفروشی هەم دەهینی هاوردە دەکات ئەگەر لە خوا نەترسێ حکومەت بە تاقی تەنێ هیچی پێ ناکرێت چکە دەرێن چەپلە بە دەستێک لێ نادرێ حکومەت دەتوانێت ڕقابە بخاتە سەری بەڵام ئەو کەسە دەتوانی دەستکاری کوالیتەکەی بکە هەر لێرە لە حدود ڕوونی دەرەجێکی نا بەس لێرە دەتوانی دەستکاری بکە ئەو کەسەی کەوا ڕوونەکە لە سیارەکە دەکا دەبێ بزانێت خوایەک لەسەر سەری هەیە لێپێچینەوەی هەم لە دنیا لێ دەکات هەم لە قیامەتیش وە خێر لەو ڕزقەش نابینێ بە تاکید گومانی تێدا نیە بۆیە خەڵکەیە گرنگ ئەوەیە لە لایوی جیرفانی خۆی پڕ بکە گرنگەوە نییە سارەی فەقیرێک تێک دەچێت تێک ناچێ ئەوە لە لایەوە هیچ گرنگ نییە ئەوەی گرنگە لە لایوی جیرفانەکەی پڕ بکە بۆیە ئەوە زۆر خەتەرناکە هەم بوو تێکچۆنی کۆمەلگا هەم ئەوە وەکو بڵێن غەش و فرت و فێل کەوتە ناو کۆمەلگا باوەڕ بکە خوای گەورە بەرەکەت بەرز دەکاتەوە بۆ ئاسمان بەرەکەتەکەش نامینێ بۆیە هەرچی خەلکی ئێستا دەبینی دەری کوورە من هەر لە سبیان هەتا وەرە ئیش دەکەم و زۆر خۆماندوو دەکەم نازانم ئەو پارە بەرەکەتی نەما ئێ پارەکە حرامە ئاهۆکاری بەرەکەت نەمانەکەش هەر ئەوەیە ئیشەی زیاتر ئیش کارەبایەتە وایرمەنی عاتەڵاتی وەکو سلف جینەمەوە کارەوایەت بەگلایت ئستابلایت ئەوانە ئەو سیارەیە واترپەمی تێکسووە واترپەمی ئاوە بەمەچینەوەیە ڕەبتە ماتۆڕە ئاوی دەوران دەکاتن ئەم بۆ نسبەتە خۆم لە 96ەوە لە قەزای خەباتم لە 96ەوە لەو سناعایمە ئەوە 2024 عین دەکات چەند ساڵ من هەوە عمری خۆم لەسەر ئێران من کابرایەکی ڕێزمون هەیە لۆ فەلاحەکی بینی قارنەی وچیم بکەیت بلێ وڵە ئەوە ڕۆژانە 15,000 ئیتر ڕۆژانەی 50,000 مقارنە یەکدی ئەدی ماندی بوونی من ئەوەندە ساڵە و ئیشکردن و ئیشی مەش وەکو ئیشی مەهەندسیە یعنی ئەوە نییە بڵێ ڕۆتینی بیتن بە کەیفە خۆت ئیش پێ بکەیت شوێنی دیش دێتە ئێرە قەزای خەبات لەبەر هەرزانی بەڵێ بەردەڕەشی لێ زۆر جارە لێرانە با بڵێن ئەو گوندانەی دەوروبەر وەکو چالووک و کەوڕەبەن و هەتا کانی قژالە خوا کانی قژارە دێنێ ئێرانە کانی دی جێم لێ بۆ دەڵێن لە هەولێریش دێنێ ئەلێ زۆر جارێ ینی بەخۆشم جێم لێ بۆ دیتی تیشم هاتینە ئیشی گەورەتر نەگوایەر منوانە ینی لە مەچینە بەێ خەلەلی مەچینەی ئێستا وارمەنی زیرەکمان هەیە فیتەری زیرەکمان هەیە فیتەری گێڕی زیرەکمان هەیە لەو بەری جادەیە خەرک لە هەولێر دێتن گێڕ لێرانە دەبەستیتن ئیشیمە سەباغیە زیاتریش کە ئیشکردنمان لەسەر مەکاینە زیاتر ئیحتیمان بە مەکاین دەم لەبەرەوەی کە خەلکی خۆمان عەشایری دێن وەکو خەلکی دنیە لەو پارە و شتی و زیاتر لەو مادی و ئەو شتانە پشت زیاتر بە مەکاین دەبەستن یعنی وەکو بڵێ لۆ لایەنی پارە ئەو شتانە زیاتر مەکاین لۆمە ئیسفادەی زیاترە ڕەنگ وەڵی ڕەنگی سپیبی هەندە ڕەنگەیە بابرێن دەکەنە خۆمان ئاسانە بە خۆمان دەدەین کە ڕەنجی هەیە سیمی تێدایە دەبی لە کۆمپیوتەر بگرنەوە ڕەنگەکان زۆرن ینی نمونە ئێستا بەس سپی لەوانەیە چەند ڕەنگەشەیە بەخۆی سپی زۆر نەوعیەیە با بڵین شیریە سپیە سەدەفیە
حتمما کە لە وڵاتی خۆشمان هەیە ڕۆژ لێدا و ئەوە لێدا و باران لێدا و ئەوەش بەفر ئۆستانە ڕەنج دەگۆڕی نوعیەتی سپیش بەڵێ. واللهی پێشەچی دەستخۆشتان لێ دەکەم بەڕاستی ڕوومالەکانتان هەموو جێ خۆیتی بەڕاستی لە کۆمەلگا تێکەڵن لەگەڵ کۆمەلگا زۆر تێکەڵن ئەوە چون بازینی تێکرد لە خازری گلۆپی پاتری پێبوو هەر تەلەفۆم لەگەڵ خزمانە کرد گوتم بزانە سەلە چییە گوتیان یان دینەمۆیەکەت عاتڵ بووە یان قایشت پسایە خەلە لەو دووەیە بەحسی پاتریان نەکرد چکەم پاتری ئەو تەبیعاتی گوتیان یا هاتم بالفعل و قسەکانی وان زۆر ڕاز دەرچوو بەڵام لێرە شتێکی بەڕاستی دڵخۆشکەر هەیە لە سناعی خەبات هەر هەمووی دۆست و ناسیارە بەڕاستی ئەوە نییە لە ڕووی سەعرەوە قسام بکەین بەڵام ڕووخۆشییان و با بڵێن بە خێرهاتنیان لەو هاوڵاتێنە کە سیارەیان عاتڵ بووە ئەوە بەڕاستی شتێکی زۆر بە شتێکی زۆر جوان و پێشکەوتوی دەزانم ڕاستی لەو زروفی ئێستا بەڵام ئەلێرە شتەشکەش هەیە گرنگتر کە تو بە شەوە لە جێشی عاتڵی هەر با بڵێن هەر خزم و دۆستەکانی خۆمان کە لەو سیناعی کە دەستی وەستاییان هەیە هەر بە شەواش دەستی یارمەتی لۆ درێژ دەکەن و نایلن لە ڕێگایان بۆستن ئێستا تازە کلێبسم لۆ سەری پاترینە کلێبس شتێکی زۆر بچووکە لۆ سەری پاتری گوتم سعرەکەی چەند دەکا گوتیان مامۆستا هیچ ناکات بەڕاستی لێرە قاعیدەکەیە لە عەرەبیدا دەڵێ من لا یشکر الناس لا اشکر الله هەر کەسێک ئەگەر سوپاسی بەرامبەرە خۆی نەکاتن سوپاسی خۆی گەورەش ناکە من دەستخۆشییان لێ دەکەم بەڕاستی قیمەی ئەخلاقن ئەمە وەستاینە بەس حەق دەستی خۆماوە دەگرین ینی 10,000 دینار وەردەگرین دەیکەینەوە دەیبەستنەوە سای دەکەینەوە ترمەلاش لەوێ داینەمۆیەکەی کڕی بوو لە دوکان ئەبزانم 7,000ش پێدا بوو داینەمۆیەکە بە 7,000 مەرزیە چەندی لە مەلای وەڵام مەلامەی خۆمانی سیەوە ناگرین خۆمانە بەس ینی خەڵکی ئاسا ینی بێتن 10,000 دینار لێ وەردەگرین وڵا ئیشێمە جوانکاریە هەرێ وڵا زیاتر خەڵک وڵی زیاتر خەڵک لە بۆ جوانکاری لە بۆ سیارەی دەینن جوانکاری لێ دەکەین مدل نوێەکان زیاتر مدل نوێیەکان جوانکاریەک بەعام چووسی وڵا لەزگەیە و لەزگەی سەبۆلندیە و سەسەختفیە هەموو دەستشتێنن لەزگەی شتان و ئیشی داخلی دەکەن کوشنە و بەرگە و هەمووە سعرەکان زۆر باشە وەڵا لە هەموو زێکی هەرزانتر کەلەکە هەموو شتێکی هەرزانە لە هەموو زێکی دێن هەموو کچ و کۆڵانەکانی پیشەسازی قەزای خەباتمان کرد لێرە تەنیا شوێنێکمایە غەسڵە شوشتنگا دەمانەوێت سەردانیۆشمان کردووە ئەگەر باسی پیشەکەی خۆتان ئەوەیە وەڵی سارە زۆر دەشرێتن لێرە هەیە ناو ساری دەشواتن هەیە حەمامی دڵی دەکەین هەیە نەبنی دەشواتن هەیە مەچنەی دەشوە هەیە سارەك عام دەشوە مەچنەی دەشوە بنی دەشوە ناو سندوق هەموو دەشواتن وڵا سارەکانی چیە زارەکانمان دیارە ئەگە عام بشوە 10,000 و 15,000 هەندە خەڵک دێتن معاملەمان لەگە دەکات هەندێکشدا دەرێ بەس بشۆ بە زوانی ئەمە مەمنونیتی ئازلۆی دەشوین و ئەمەش مەمنونینەوە گەورە و گچکەبی شۆفەر حەفارە سارەکان هەموو دەشوێن شۆفەری بەچەند والله حسب پیساتی هەندە شۆفەری بە 25 هەندە شۆفەرشەیە بە 100 هەندە شۆفەرشەیە بە 50 هەندە شۆفەر بە 35 حسب پیساتەکەی ئەوە شۆفەرەکە ئەدی ئۆپلی بەچەند والله ئەوە ئۆپل والله ئۆپل ما بزانێت 5,000 غسل هەموو 5,000 نرخ کامترین نرخ 5,000 بەرزترین نرخ والله شرط نییە 15,000 هەیە 20,000 هەیە دێتن حەمامی ناشف دەکەن زانی کویانی سەقفی خاین دەکاتەوە ناوی خاین دەکاتەوە بەس بە هیچ چی بابرین ئەوە بە 25,000 بە 30,000 لۆی دەکەین لە زستانان بازار زیاتریان هاوی زستانان ئەدی سیارەت نا بابرین ئەو ئێستا ئەو هەفتەیە بارانە ئەو هەفتە هەموو باران نییە یەک ڕۆژ ببتە ڕۆژ خلاص ئەو ڕۆژێ نییە هەموو ئیش دەکەن حتا مەغربێ لەخوای بە زیاد بێ الحەمدولله شکر حەز دەکەن زوو باران ئەرێ وەڵڵا ئەمەش ئیسراحەت دەکەین سێ چوار ڕۆژ لە لێت دەین لەماری ئیسراحەت دەکەین ئەو سارەکانی زوو پیسدا ئێستا ئەو پێنجشەمێ چوو سارەمان زۆر شوشت
دنیا بوو باران هەمیان ئەوڕۆ هاتنەوە هاتنەوە ئەرێوەڵام ئەوە لەوە مەخسەبە الحەمدولله نعمەتە هەم دوعا دەکەی باران بێ هەم باران نعمەتەی خوایە ئەرێ والله الحەمدولله ئالۆ بازاری مەش زۆر باشە ئەرێ وەڵە باران ئەدیکو حياتم سەرچاو بەڵێ بنێرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان پیشەسازی قەزای خەبات بوو پایتەخت میدیا ئەمڕۆ لە پیشەسازی قەزای خەبات بوو هەموو کوچ و کۆڵانەکانی پیشەسازی قەزای خەباتی بەسەر کردەوە سوپاس کە لەگەڵمان بوو